شاری ڕەواندز ئەکەوێتە عەبدولهادی عەباس گەنجێکی دانیشتووی قەزای ڕەواندوزە، هەڵگیری بڕوانامەی ماستەرە لە بواری پرۆگرام سازیدا. توانیویەتی بەرنامەیەک دروست بکات کە دەنگ بگۆڕێت بۆ نووسین کە پێشتر ڕیکۆرد کراوە بیدەیت بە سیستەمەکە تێکستەکەت بۆ بگەڕێنێتەوە. واتە ئەگەر هاتوو بەرنامەیەکە 1 سەعات بێت ئەتوانی بە چەند چرکەیەک ئەو 1 سەعاتە بگۆڕیت بۆ تێکست. هەبێتە یەک لە سەرچاوەکانی نووسین بۆ زمانی کوردی کە پێشتر نەبووە. پێشتر کە سەرچاوی نووسین هەبووە بەکی عەبدولهادی دەڵێت ئامانجی من لە دروستکردنی ئەو بەرنامەیە خزمەتکردنە بە زمانی کوردی و کار ئاسانیەکی باشە. ئاخاوتن یان فایلی دەنجی لە ماوەیەکی زۆر کورت دەکاتە نووسین. دەنگیان پێشتر ڕیکۆرد کردووە یانەوێت ئەم بەرنامانە بکەن بە نووسین. سەرەتا لە بۆ پێشەوەی کە بچمە زانکۆ ساڵی 2013 ئەوانە هەندێک کارمە کرد کە هەندێک ڤیددیۆ بوو دەبا ڤیددیۆکان دەنگەکەم کردبان نووسین. واتە جێم دابێت دواتر بە کیبۆرد نووسی بامەوە بۆ منە ڕۆژانە ئەگەر دەدەقە چارێکێک ئەو دەنگەم کردبان نووسینەوە بۆ نمونە 2 سعات 2 سعات و نیوە تا 3 سعات خەریکە بووم. فکرم کردەوە کە دیتم سێرچێکم کرد گەڕام کە بزانام بۆ زمانی کوردی هیچ شتێک هەیە کە فایلێکی دەنجی بدەیتێ بۆ بکاتە تێکست. زۆر گەرام دیتم لە بۆ زمانی عەرەبی و زمانی تورکی و فارسی و ئەوانە بەردەستە لە گۆگڵ و لە ئەپلیکیشنی دیکەش هەبوو بەجیا لە ئینتەرنێت داتە بەزان بەڵام بۆ زمانی کوردی نەبوو بەداخەوە. لەو کاتەوە من بەشی کۆمپیوتەرم هەڵبژارد هەر بۆ ئەو مەبەستە دواتر وە ماستەریشم خوێن هەر لەسەر ئەو کارە کە بتوانم سیستەمێک دروست بکەم بۆ زمانی کوردی و خزمەتی زمانی کوردی بکەم کە سیستەمێکە بێ قسە بکاتە نووسین. زمانی کوردی تێدانەبوونە بە دیالێکتی بە دروستکردنی ئەم سیستەمە زمانی کوردی دەبێتە 150مین زمان لە جیهان کە دەنگ بۆ نووسین دەگۆڕێ. نزیک 149 زمان هەیە کە ئەم سیستەمی بۆ دروست کراوە و چی گۆگڵ دروستی کردووە چ مایکرۆسۆفت ئەمازۆن یان شەریکێک و شەریکەیەکی گەورەمان هەیە IBM کە یەکەمین شەریکەیەک بۆ لە جیهان لە ساڵی 1960 لە ساڵی 1970 لە ینی سەدەی 20 ساڵی هەفتاکانە دەستی کردو بم ئەمە پێش گۆگڵیش بەڵام بۆ زۆربەی زمانەکان بەردەستیان خستووە تەنها کوردی نەبێ. کوردیە بێتە 150مین زمان کە ئەم سیستەمە هەیە بەڵام ئەمە لە دەرەوەی گۆگڵ و مایکرۆسۆفت و ئەم شەریکانە. ئێستانێک ئێمە لەسەر وێبسایتی کوردش سپیچ دامان ناوە کە ئەتوانن سەردانی ئەم وێبسایتە بکەن و بەکاری بێنن تەنها بۆ کۆمپیوتەر لە ڕێ ئەم وێبسایتەوە و لە داهاتوێکی زۆر نزیکی شاوەکو و ئەپلیکیشنی مۆبایل بەردەستی خەین. لە هەرێمی کوردستان گەنجی خاوەن بەهرە و داهێنەر زۆرن، بەڵام حکوومەت ئاوڕی لێ نەداونەتەوە و پاڵپشتی نەکردوون. هەر ئەمەشە وای کردووە توانای گەنجان بە شاراوەیی بهێڵڕێتەوە و گرنگیان پێ نەدرێ. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز.